تۆ خۆت بە حیجابێکی شەرعی پۆشتە و ڕازاوەکە خۆت بشارەرەوە تاوەکو ئەو لەحظە و کاتەی کە بە حوزوری رب العالمین شاد ئەبیتەوە بۆ ئەوی بەڕوویەکی گەشت شاد بیتەوە با نەبیتە سوتەمەنی جەهەنەم بتوانە لەم دنیادا تەنها بۆ مێردت جوان بە بۆ ئەوی لەو دنیاش هەر جوان بی نەکەی بۆ هەموو کەس خۆت بڕازێنیتەوە تا لەو دنیا سوتەمەنی جەهەنەم بی وە بزانە ئەو پیاوەی کە تۆ ئەبینێ ئەو پیاوەی کە سەیری تۆ ئەکا و چاو ئەبڕێتە تۆ دڵنیا بە لەوەی کە کاتێک سەیرت ئەکا بە چاو لەگەڵ تایە دڵی ڕقی لە تۆیە فیتڕەتی پیاوە هایە ئافرەتی پاکداوێنی ئەوێ مەهما کان ئافرەتە پیاوەکە خۆی نزم بێت ئەوێ ئافرەتەکە زۆر بەرز بێ زۆر پاک بێ زۆر بێگەرد و نەزیهە بێ پێویستت بەوەیە تۆ بەسەر خۆتا بگەڕیتەوە سیر بکەی ئەوەی کە تۆ بە ئازادی ئەزانی کۆتکردنە کاتێکەوە شوێنێک ئەعزایەکی خۆت دەرەخەی لەوە چێوا بزانی ئەمە ئەو پەڕی ئازادی تۆیە بەڵام بزانە ئەمە تۆ لەناو چاوەکانە کۆتەکە لە ژێر چاوی پیاوەکانە تۆ کۆت ئەبی ئەبەسرەیتەوە سجن ئەکرەی دەیکەوا بوو هەوڵ بدە بە تاعەت و عیبادەت هەوڵ بدە پەرستنی زیاتر هەوڵ بدە حیجابی شەرعی زیاتر تۆ جێبەجێ بکەی بتوانی زیاتر خۆت پۆشتەکەی تا زیاتر لە رب العالمینەوە لە ئەڵڵاوە نزیک بی ئێمە هەمومان محتاج رب العالمینین ئەمانەوەی کە خوا جل جلاله ڕەحم بە دڵەکانمان بکە ڕەحم بەسەر ماڵەکانمانە ببارێنێ ئەمانەوێ کاتێک کە ئەگەینە لقای رب العالمین ڕوویەکی نورانی و گەشمان ببێ دەی پێویستمان بەوەیە بە تاعەت ژیانمان بڕازێنینەوە خوشکی بەڕێزم پێویستت بەوەیە لەم دنیا لە ژێر فەرمانی خوایە دەرنەچی تۆ زۆر کات ئەگەر کەسێک پیاوەتیت لەگەڵاکە دواتر شتێکت پێ بڵێ زۆر بەچاکی بەگوێیەکەی ئەی بۆ کاتێک کە رب العالمین نعمەتی جوانی بە تۆ داوە تۆ جوانیەکان لە شوێنی خۆیان بەکار نایەنی رب العالمین تۆی کردووە بە کەسێک کە خەڵکی عەتف و سۆزی بەرامبەرت بجوڵێ بۆ ئەم عەتف و سۆزە لە جێگەی خۆیان نەبێ ئافرەت ئەبێ تەنها بۆ مێردی خۆی بڕازێنێتەوە حیا و حورمەتی ئافرەت لەوەدایە کە تەنها جوانیەکانی خۆی بۆ یەک تاکە شەخص دەرببڕێ بۆ کەسێکی تری دەرنەبڕێ کاڵایەکی سووک و بێنرخ نەبێ لە پێش چاوی هەموو کەسێک و لە بەردەستی هەموو کەسێکدا ئەبێ حیا و پۆشتەیی و حورمەتی گەورەی وهای لێ بکە لە ماڵەکەی خۆیان چەند گەورەیە لە لای خوا جل جلاله ئەوەندە و زیاتریش گەورە بێ بزانە بۆنی بەهەشت بۆنێکی زۆر خۆش بۆنێکی زۆر دووڕێ بۆنێک کە لە دووری 500,000 مەترەوە ئەبیسترێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر یەک حۆری لە حۆریەکان بێتە سەر زەوی ئەفەرمێ بۆ چەند زەمەنێکی زۆر بۆنی سەرزەوی هەمووی ئەگۆڕێ بە بۆنێکی خۆش دەی ئەم بەهەشتە بەم بۆنە خۆشەوە بۆنەکەی لە کەسێک مەحرومە کەسێک ئەو بۆنەی بەرناکەوێ وریابە ئەویش ئەوەیە ئافرەتێکە کە نیوەی ڕوود بێ و نیوەی پۆشتە بێ ئەو ئافرەتە بۆنی بەهەشت ناکە بۆن بەهەشتێک بەو گەورەی و عەزەمەتە تخوا حیف نییە خوشکم تۆ نەتوانی بۆنی ئەو بەهەشتە جوانە بکەی نەتوانی ئەو بەهەشتە ڕازاوەیی کە رب العالمین ئامادەی کردووە تۆ لێ بەدوور بی بتوانە لەم دنیایەدا خۆت بە کاڵای دین بڕازێنەرەوە بە فەرمایشتی رب العالمین خۆت جوان کە بۆ ئەوەی لەو دنیا جوان بی بۆ ئەوەی لەو دنیا کەسێک بی بتوانی لەناو بەهەشتا بژیت نەک ببیتە بە پێچەوانەوە بیتە سوتەمەنی نەک ببیتە سوتەمەنیەکی وەها لەناو دۆزەختا هەتایە بسووتێن بێ عەزیەت بدرێ عقاب بدرێ لەسەر ئەوەی بێفەرمانی ئەڵڵات کردووە لەسەر ئەوەی بێفەرمانی رب العالمینت کردووە لەسەر ئەوەی خۆت نەتوانیوە داپۆشی ئەمە دوودانە لەو مخالەفاتانی کەوا ئافرەت ئەیکەن یەکیان بریتێ لەوەی کە نیوە ڕوت و نیوە پۆشتن ئەوی تریان زۆر چوونە بازاڕە هیوامە خوشکان بتوانن تەنفیزیکەن لە ژیانی خۆیانە